پێشانگای سەرشەقام بۆ 20 وێنەگری پیرانشار لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەچوو. پێشانگای بەهارەوێنەیە لە پیرانشار. پێشانگای سەرشەقام بۆ 20 وێنەگری پیرانشاری لە ڕۆژهەڵاتی کوردستان لە سەنتەری قەزاکە بە ئامادەبوونی بەرپرسانی شار و بەشێک لە هاوڵاتیان کرایەوە. دیارە ئەو پێشانگایە بۆ ماوەی هەفتەیەک لە 20 مانگی گوڵان تا 27 مانگی گوڵان بەردەوام دەبێت. تا ئێستا بەو شێوازە پێشانگا بە تایبەتی لە فەزایەکی کراوە نەکراوە، یعنی بۆ نمونە لە شەقام پێشانگاکەن زۆر کەم بەڕێوە چوونە، زۆرتری پێشانگاکەن لە هۆڵێکی داخرا و یا لە شوێنێک بوونە کە هاتنی خەڵکە زۆر ئەستەم بۆ کاتێک پێشانگا دەکەوێتە شوێنی ئاوا بە تایبەتی لە وەرزی وەکو وەرزی بەهار خەڵک بواری زیاتری هەیە بۆ سەردانی کردنی ئەو پێشانگایانە و هەروەها پێشانگای وێنەگری. بەرهەمی ئەم وێنەگرانە لە دوو بەشی وێنەی سروشت و کۆمەڵایەتی خۆی دەبینێتەوە. شەبنەمی زەردیمە ئێرە پێشانگایەکی سەرشەقامە، پێشانگاکە مربوط بە وێنەگریە، بە عنوانی یەکدانە وێنەگر بەشداریم کردو وێنەیەک لە کارەکانی خۆمداناوە. ئاغای بەشیری یەکێک لە جۆڵاکارەکانی قەدیمە. ویستم کە خاتراتێک لە قەدیم زیندوو کەمەوە، ئەڤڵین جۆڵاکار و ئاخرین جۆڵاکارە دەتوانین بڵین، چونکە هەروە بە تۆری سونەتی و بە جۆڵای قەدیمەوە کار دەکا. ویستم یەکدانە لەوان دانێم کە ئینشاءڵڵا بە دڵتان دەبێت. ئەم پێشانگای وێنەگریە لە دوو بەشی سروشت و کۆمەڵایەتی بە بەشداری 17 وێنەگر و 20 دانە وێنە پێکاتەوە و هەروەها ناونیشانی پێشانگاکە بەرامبەر ئیدارەی پۆستە هاوڵاتیانی بەڕێز دەتوانن تەشریف بێن و چاو لە وێنەکان بکەن. هاوڵاتیانیش بە گرنگیەوە باس لە وێنەکان دەکەن و دەڵێن ئەم وێنەگرانە لەو ڕێگایەوە دەتوانن سروشت و بابەتە کۆمەڵایەتیەکانی دەڤەری پیرانشار زیاتر بناسێنن. ئەوڕۆ دیارە ڕێوڕسمی کرانەوەی پێشانگای وێنەگرانی پیرانشاریە وەک هاوڵاتێک زۆر دڵخۆشم کە لەو ڕێوڕسمەدا بەشداریم کردووە دیتنی وێنەی ئەو وێنەگرانە و چاوپێکەوتنی ڕوانگەی جیاوازیان بۆ من تەجروبەیەکی تازە و نوێ بوو، زۆرم لەزەر لێ برد. شتێکە زۆر لەبەر چاوە لەو پێشانگایەدا ئەوەیە کە وێنەگرەکان هەوڵیان داوە کە بە ڕوانگەیەکی تازە سروشتی پیرانشاری وە بەرچاو بخەن. پێشانگاکە 20 گوڵان بەڵۆی هاوڵاتیاندا کرایەوە و بۆ ماوەی 1 هەفتە بەردەوام دەبێت. دواتر 3 کەسی یەکەم کە وێنەکانیان بە باشترین وێنە دەستنیشان دەکرێت لەلایەن ئەو هاوڵاتیانەی کە سەردانی پێشانگاکە دەکەن خەڵات دەکرێن.